بڕیارەکە ئەمڕۆ ئێوارە کاتژمێر 5 جارێکی دیکە پەرلەمانی عێراق سەبارەت بە دەنگدان بە پرۆژە یاسای بودجە کۆب بێتەوە بۆ ساڵەکانی 2023 2024 2025 گرنگترین مادەکانی کە پێوەستن بە پشتگیریمی کوردستانەوە مادەی 14 کە هێشتا ڕێکەوتن لەسەری نەکراوە و کۆمەڵێک خاڵیشی دەستکاری کراوە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە ڕۆئابووریەکەیەوە کام پرۆژە یاسایە تا چەندە لە بەرژەوەندی وڵاتیانی عێراق هەرێمی کوردستانیش دەبێت دەستکاریکردنی مادەکان چەندە زیان بە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەگەێنێت. بەڕێز دکتۆر ئەرشەد تەها شارەزای ئابووری لە ستودیۆ لەگەڵ دکتۆر زۆر بەخێربەی. زۆر سپاس. ئەو پرۆژە یاسایی کە ئێستا مشتومڕی زۆری لێ کەوتۆتەوە و لایەنەکان هێشتا لەسەری ڕێک نەکەوتن بۆ 3 ساڵی داهاتوە، واتە 2 ساڵی پێشوەختە لە نێوان پرۆژە یاسایەدا جێگیر کراوە. ئەمە تا چەندە لە بەرژەوەندی ئابووری عێراق و هەرێمی کوردستانیشە؟ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. دەزانین لە ساڵی 2014 کێشە و ناکۆچی زۆر لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بوو. هەرێمی کوردستان بێبەش کرابوو لە بەشە بودجەی خۆیدا و کاریگەری خراپیە بوو لەسەر بژێوی و لەسەر ئابووری هەرێمی کوردستان. دەزانین کە کۆمەڵە قەیران جگە لە بڕینی بەشە بودجە دابەزین نرخینەوە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەبووە. حکومەتی نوێی عێراق کە دامەزراوە لەسەر ئەساسی ڕێکەوتنێک بۆ کە هەر سێلایانی سەرەکی کورد و شیعە و سونەتیدا بەشدار بووینە وعدیاندا کە ئەو کێشانەی لێ ڕابردووە بۆ چارەسەر بکرێتن و لاپەڕەیەکی نوێ هەڵبدرێتەوە. لەسەر ئەو بنچینەیە پرۆژە یاسای بودجەی عێراقی ئامادەکرا بە ڕێکەوتن لە نێوان هەردوو حکومەتی هەرێم و حکومەتی عێراقی. هەرچەندە بەشی هەرێمی کوردستان بە تەواوی نەدرا، بەڵام هەرێمی کوردستان ڕازی بوو وەکو نیازپاچێک بۆ کردنەوەی لاپەڕەیەکی نوێ و دەستور ڕێگای بە لێژنەی دارایی نەدایە کە بێت یاسای بودجە هەڵتەچێنێ. دوو دەسەڵاتی پێداوە، تەنها کەمکردنەوەی خەرجیەکان ئەگەر بیانووی هەبێ و مناقەلە لە نێوان بەندەکاندا ئەگەر لەمان کاتدا دیتی کە ناوسەنجی هەیە و توانی بیسەلمێنی لە سنوورێکی دیاریکراودا. بەڵام ئەو پرۆژە یاسای بودجەی کە لە هاتە ناو لێژنەی دارایی و دەرچەوە پرۆژە یاسایەکی نوێ بوو کە حکومەت نەیدەناسی، ئەوش کاریگەری خراپ پێ بوو. وەزیری دارایی عێراقیش گوتی ئەگەر بۆ شێوە دەرچێ من لە دادگای فیدرالی سکاڵە تۆمار دەکەم لەسەر ئەو پرۆژە یاسایە. لەبەرەوە تەجاوزی دەسەڵاتی خۆیان کرد و ئەو لایەندا ڕێکەوتنی لە نێوان هەرێم و بەغدا هەڵوەشێنەوە دووبارە ناکۆچی دروست بیتەوە لە عێراق کە عێراق لێستادا لەم کاتێک زیاتر پێویستی بە سەقامگیری سیاسی و حکومەتی عێراقی ئەگەر کوردستان تێدا بەشداری نەکرد بە نادەتوانین پێچ بێن و حکومەتی یعنی لە بەغدادا شەڕی ناوەخۆ بۆ شەوێک دروست بوو هەرێم ئاوی کرد بۆ ئاگرەدا. لەبەرەوە دەبیەوەرە پێشچاومان بیت کە سەقامگیری لە هەمووی گرنگترە. دووەم بەشی کە جەنابەت پرسیار دەکەی وەکو ئاماژە پێکرد لە ساڵ 2014 هەرێمی کوردستان لە قەیراندا ئێستا بەهاتنی و پرۆژە یاسا بودجە ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت بێگومان دەواازەی نوێ لە بەردەم هەرێمی. باش ئەگەر و خاڵانی کە دەستکاری کراوە تێپەڕێنرێن لە پەرلەمانی عێراقەوە لایەنە کە ڕێکەوتنیان کردووە ڕێکەوتنەکان پێشێل بکەن لە ڕووی ئابووریەوە چی بەسەر هەرێمی کوردستان دێت؟ چۆن دەتوانرێت مامەڵە لەگەڵم دۆخە بکرێت؟ سێ مادە ڕاستە خۆ پێوەستە بە هەرێمی کوردستان مادەی 12 و 13 و 4 لە مادەی 12 و 13 دەنجی لەسەردرا بوویتە یاسا تەنها مادەی 14 مایە لە مادەی 14 حەف وەرگەی تێدایە تەنها خلافات لەسەر مادەی 7 مایە کە چۆن ناکۆچیەکان یەکلا دەکرێتەوە. ڕێکەوتن کرابوو کە ئەگەر ناکۆچیەکە بێ لێژنە چاوبەش دروست بکرێەوە سەرۆکی حکومەتی عێراقی بڕیاری کۆتایی بدا ئەو تەرەفانەی لەناو لێژنەی دارایی هەوڵێوان دەدا کە بیبەستنەوە بە بڕیاری دادگای فیدرالی و ئەگەر لە ماوەی 15 ڕۆژدا ناکۆچیەکان چارەسەر نەکرا بەشە بودجەی هەرێمی کوردستان ببڕێ. ئەوە بوو کە لە تەرەفی کوردی قبوڵیان نەکرد و دانیشتنی شەوی ڕابردوو ڕاگیرا و هیوادارین ئەوڕۆ وەکو چۆن هەردوو حکومەت لەسەر ڕێکەوتن بۆ شێوە تێپەڕێنرێت تاکو نەبێتە بەربەست و نەبێتە کێشە لە بەردەم ڕاگررتنی بەشە بودجەی هەرێمی کوردستان. باشە ئەو مادانەی کە ئێستا ماون قسەی لەسەر بکرێت بە تایبەتی لە مادەی 14 جگە لە بڕگەی حەوت کۆمەڵێک خاڵی دیکەشەیە کە پێوەستن بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستانەوە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانەوە هەژمارە بانکی کە پێویستە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان کاری لەسەر بکەن. ئەمانە تا چەندە کاریگەریان دەبێت ئەگەر بە دەستکاریەوە جێبەجێ بکرێن و نەگەڕێنەوە سەر دەقە ئەسڵیەکەی خۆی کە دەقی یاسایی ڕێککەوتن نێوان لایەنەکانە لە حکوومەتی عێراقدا. پێشتر وا ڕێککەوتن هەبوو کە هەر حسابێکی بانقی هەرێمی کوردستان بیکاتەوە تەنها لەژێر چاودێری حکوومەتی عێراقی بیت هەرێمی کوردستانی کێشەی لەگەڵی نەبوو. ئێستاوایان لێکردێکە وەزارەتی دارایی حسابێکی بانقی بکاتەوە حساب بانکەش لەژێر کۆنتترۆلی بانکی ناوەندی بی لەگەڵەوەش حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی بوو ئەگەر نیازپاچیە بیت لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکان ئەوەش نابێتە کێشە. هەرچەندە فەقەرێک لە مادەی 13 هەیە کە ئاماژە بۆ دەکات ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانین نەوتێناردە بکاتن ئەوە لە ناوخۆدا بەکاردێ ئەوە کێشەمان
لۆ دروست باشە دەکات بۆچی ئەو داهاتە دەبێ بگەڕێتەوە بانکی ناوەندی عراق مەگەر داهاتی ناوخۆی عراق دەگەڕێتەوە بانکی ناوەندی تا بەو شێوازە مامەڵە لەگەڵ داهاتی هەرێمی کوردستانیش بکرێت. یەکێک لە کێشەکانەکە لە لێژنەی دارایی ئاڵۆزیان کرد وەکو بربەزدانان لە بەردەم ڕێکەوتن دەیانەوێ شکست بە حکوومەتی سوودانی بێنن یان نانەوێ ڕێککەوتن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عراقەبی وردەکاری ئەوانە لە دڵی خۆیان و لە نێتی خۆیاندایە بەڵام لەگەرەوەش حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی بووە کە ئەو حساب بە بانقی بکرێتەوە لەژێر چاودێری بانکی ناوەندی عراقی بێت. بەڵێ پاشەکەوتی موچەی فەرمانبەران ئەو بڕگەیەک بوو کە لادراوە دواتر ێستا هەندێک لایەن ئەیانەوێ ئەم جارێکی دیکەم بڕگەیە بگەڕێنەوە ئەوەی کە دیاریکردنی ڕێژێ لە سەدادەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانە بەڵام لە کاتێکدا لە 2014 تا ئێستای تر بودجێ هەرێمی کوردستان بەدرا و نەنێردراوە بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان چۆن دەبێت ببێ پارە تۆ ڕێژێک دیاری بکەی کە هەرێمی کوردستان ماف بێ لە سەروی ئەبێ بیدا. لە مادە سێزدە فەقەڕەی یەکەم ئاماژە کرایە کە پێویستە هەموو ئەو شایستە داراییانەی لە نێوان حکوومەتی هەرێم و عێراقدا لە ساڵی 2004 تاکو ساڵی 2022 هەمووی پێداچوونەوە پێدا بکرێت بە جۆرە ئەو شایستە دارایانەکە لە پرۆژە یاساکانی بودجێ عێراقی داهاتیە چەند شایستە دارایی هەرێم دەکەوێتە لای بەغداوەری بگریتەوە پێتوانەش بدرێتەوە ئەگەر ئەو بڕگەیە جێبەجێ بکرێتن لە ساڵی 2004 تاکو ئێستا زیاتر لە 7 ملیار دلاری حکوومەتی هەرێمی کوردستان وەکو شایستەی دارایی لە لای حکوومەتی ناوەندیە کۆی قەرز و پابەندە داراییەکانی سەر هەرێم بە قەرزەکانی بانقی تیجاری عێراقشەوە بە پاشکەوتی موسەشەوە بە پابەندی دارایی کۆمپانیەکانیش نزیکەی 30 ملیار دلار یان هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان 40 ملیار دلاری لۆ دەبینێتەوە ئەگەر جێبەجێ بکرێت پێویستمان بە فەقەرەکەی تکە نییە کە سەدادەی موچەی فەرمانبەران بدرێتەوە چونکە دەتوانی هەموو قەرزەکانی هەموو شاستە دارایەکانی فەرمانبەران بدرێتەوە هیوادارین ئەو بڕگەیە جێبەجێ بکرێت و ئەو زۆر باشە قەیرانانەی سەر هەرێمی کوردستان ئەرشە دەرەکە لە کۆتاییشتا بە شێوەیەکی گشتی باسی پرۆژە یاسایی بودجە بکەین ئەگەر پەسەند بکرێت و خۆی و لایەنەکان لەسەری ڕێککەون بۆ خاڵانەی بگەڕێتەوە سەر دەقە یاسایەکی خۆی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیاندا هەیە ئەم پرۆژە یاسایە توانێت چی بکات بێگومان وەکو ئاماژەم پێکرد دوای 9 ساڵ لە قەیرانیدارایی و بڕینی بەشە بودجە ئێستا دووبارە بەشە بودجەمان لۆ دەگەڕێتەوە ماگانە نزیکەی تریلیۆنە و 380 ملیار دینار دێتن جگە لە خەرجیا سیادیەکان ئەوەش وا دەکات کە موچەی فەرمانبەران مسۆگەر دەبی لە 3 ساڵ داهاتوو نەدوا دەکەوی نە کێشەی دەبیتن جگە لەوەش حکوومەت کێشەی خەرجەکانی ڕۆژانەی حکوومەتی نامینێ زیاتر لە 3 تریلیۆنیشی دەبی بۆ خەرجی وەبەرهێنانەوە وا دەکات کە دووبارە هەرێمی کوردستان بکەویتەوە سەرسیکەی بوژانەوە بەڵام ئەوە تەنها بەس نییە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم بەرنامەی ئەوەی دانایە کە فرەچەشنکردنی ئابووری دابنی ئەوە ڕێگا دروستەکەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نابێتەنها پشت بە سێکتەری نەوتی و بودجێ عێراقی بەستی پێویستە پشت بە سێکتەر ئابووریەکانی ناوخۆش ببەستین بۆ دوو هەنگاوە دەتوانین کەوینە سەر ڕێگای دروستی خۆمان و ئابووری ببژێت. باشە بەڕێز دکتۆر ئەرشەد تەها شارەزای ئابووری زۆر سپاس لە کوردستان 24 لەگەڵ مام بووی سپاس.